لە مەلای گەورەی کۆیەوە بۆ ئەو مەلا توندڕەوانەی ڕەوایەتی دەدەن بە ڕشتنی خوێنی مرۆڤ. لە ئاینداری کۆمەڵایەتیەوە بۆ ئاینداری خوێنڕێژی لە نیشتیمانی عەلامە گەورەکان و ڕۆشنبیرە دینیەکانەوە بۆ کانگای سەلەفیەت. توندڕەوی لە سادەترین واتادا بریتیە لە خۆ بە حەقزانین، بریتیە لە قبوڵ نەکردنی ئەوی دیکە. توندڕەوی دەردێکی کوشندە و ترسناکی مرۆڤە. کەسی توندڕە و هەمیشە خۆی بە نوێنەری خودا و حەقیقەت دەزانن، دەروەی خۆشی بە نوێنەری شەیتان دەزانن. ئەمەش هانی دەدات بۆ کوشتنی بەرامبەر و هەوڵدان بۆ سڕینەوەی ئەو شەیتانە. هەموو چیرۆکەکانی توندڕەوی هاوشێوەی یەکترین، لە ئەنوەر ساداتەوە بیگرا هەتا کاکە خواناس. لە هەموو چیرۆکەکان بکوژ و کوژرا و هەردووکیان قوربانی دەستی فکرەی توندڕەوین. بە جۆرێک بکوژ خۆشی نازانێت بۆ کەسی بەرامبەری تیرۆر کردووە، نازانێت بۆ بۆتە بکوژ، کەواتە هەردووکیان وەک قوربانی دەبێت لیان بنواردرێت. قازی لە بکوژی ئەنوەر سادات دەپرسێ بۆچی کوشتت؟ بکوژ چونکە ئەلمانی بوو. قازی ئایا دەزانێت ئەلمانی دواتای چی دەگەێنێت؟ بکوژ نەخێر نازانم. قازی لە بکوژی نەجیب مەحفوظ براوی خەڵاتی نۆبڵ نووسەری بەناوبانگی میسری دەپرسێ تۆ بۆچی نەجیب مەحفوظت دایە بەر خەنجەر؟ بکوژ بەهۆی نووسینەکانی و کتێبەکانی. قازی کامە کتێبی نەجیبت خوێندووەتەوە؟ بکوژ هیچ کتێبێکم نەخوێندووەتەوە. قازی لە بکوژی فەرشپۆدە شاعیر و نووسەری میسری دەپرسێ بۆچی فەرشپۆدەت کوژت؟ بکوژ چونکە کافرە. قازی چۆن هاتیتە سەر ئەو باوەڕی پێت وایە کافرە؟ بکوژ لە کتێبەکانیەوە. قازی کتێبەکانیت خوێندووەتەوە؟ بکوژ نەخێر من خوێندەواریم نییە. ژیانی ئاینداری لە کوردستان ڕۆژ بە ڕۆژ بەردەوام بەرەودواوە دەگەڕێتەوە. ڕۆژانێک عەلامە و گەورە منەوەرانی وەک مەلای گەورە و مامۆستا عەبدولکەریمی مودەڕیس و ئەلایدی سەجادی و دکتۆر مستەفا زەڵمی سەرقافڵە و نوێنەری دین بوون لە کوردستان. ئەو کات هەمووان بەیەکەوە لە سایەی ئیسلامی کولتوری و کۆمەڵایەتی بەیەکەوە دەژگەن. ئیسلام و کورد بە تەواوی ئاوێزانی یەکتری ببوون. ڕۆژان هاتوو و ڕۆژان ڕۆی. سەلەفیەت کوردستانی داگیر کرد. ئیدی کۆمەڵێک کۆلکەمەلا و وەهابی و سەلەفی بوونە نوێنەری دین لە کوردستان. ئیرهاب و تیرۆر، کوشتن و هەڕەشە و توندڕەوی پەرەیسن. ئەگەر ڕۆژگارێک لە خانەخا و مزگەوتەکان فەقی و قوتابیان بە دەرس و دەورەی ئیبن عەرەبی و کەندی و ئیبن سینا و سوهرەوەردی گۆش کرابن، فێری پێکەوە ژیان و فرەڕەنگی و فرەی حەقیقەت کرابن. ئێستا بە پێچەوانەوە سەلەفێت لەسەر سڕینەوەی هەموو جیاوازیەک پەروەردەیان دەکات. زۆر بە کورتی سەلەفێت لە جیاتی خودا قەرار دەدات و هاونیشتمانیان ساز و ئامادە دەکات بۆ توندڕەوی. توندڕەویەک ئەگەر بەری پێ نەگیرێت دوور نییە کۆمەڵگاکەمان بەرەو قەیرانێکی دیکەی سەخت و قوڵ بەرێت. لە سایەی فکری سەلەفیەت هەموو شتێکی کوردەواری ڕەبزە، هەموو جوانی و یەکتر قبوڵکردنێک ڕەت دەکرێتەوە. سەلەفیەت تەنها خۆی دەبینێت، تەنها خۆی بەڕاست دەزانێت، خۆی وەک نوێنەری ئەووەڵ و ئاخری خودا دەزانێت لەسەر زەوی. لەم ڕێگەیەوە شەرعیەت دەداتە سڕینەوە و لە ناوبردنی هەموو کەسێکی دەرەوەی خۆی. بێ ئاگا لەوەی خودا ئێمەی بە جیاوازی و فرەڕەنگی دروست کردووە، بێ ئاگا لەوەی ڕۆحی ئینسان لە لای خودا لە هەموو شتێک گەورەترە، ئەوەی ڕۆحێکیش لە ناو دەبات وەک ئەوە وایە هەموو مرۆڤایەتی لە ناو بردبێت. ئەگەر پێشتر عارف و عولەما گەورەکان هێندە میهرەبان بووبن و دڵیان نەهات بێ زیان بە مێشولەیەکیش بگێنن، ئێستا سەلەفیەکان ڕۆژانە وتاری توندڕەوی و ملپەڕاندن و جەڵد لێدان و بەردبارانکردن بڵاو دەکەنەوە. لێرەوەیە کۆمەلگا سیخناخ بووە بە توندڕەوی دینی. ئەگەر پێشتر برایەتی و پێکەوە ژیان و کاسدراوسەیەتی نێوان خەڵکی و ئاینە جیاوازەکان کولتوری کوردی بوو بێت، ئێستا لە سایەی سەری دەسەڵاتێکی بێباک و کۆمەڵێک مەلای سەلەفی توندڕەوەوە توند و تیژی فکری و جەستەی بۆتە کولتور، بۆتە هەڕەشەیەکی ترسناک بۆ سەر هەموو جیاوازی و فرەڕەنگیەک کە کوردستان شانازی پێوە دەکرد. ڕۆژگارێک لەسەر سفرەی فەقیەکان حافز و ئیبن عەرەبی و ئیبن سینا و خەیام وجودی هەبوو. فەقیەکان لەسەر پێکەوە ژیان و قبوڵکردنی جیاوازی پەروەردە دەکران. ئێستا بە پێچەوانەوە لە مزگەوت و حوجرەی سەلەفیەکان توندڕەوی و ملپەڕاندن دەرخواردی قوتابیان دەدرێت. تەیارکردن و ئامادەکردنی گەنجانی نیشتمان بە بیری توندڕەوی هەر ئەم ڕووداوە ترسناکەی لێ دەکەوێتەوە. کاتێک ڕۆژانە توندڕەوی لە وتاری مەلا سەلەفیەکان بڵاو دەبێتەوە، کۆمەلگا بەرەو ئەو توندڕەویە هەنگاو دەنێت، چونکە هەموو کردەیەکی توندڕەوی و سڕینەوەی ئەوی دیکە سەرەتا لە هزرەوە دەست پێ دەکات. توندڕەوی و کوشتنی بەرامبەر سەرەتا لە مێشک و هزرەوە دەست پێ دەکات، دوایی دەبێت بە عەمەل.
ئەرکی سەرەکی حکومەتە سنوورێک بۆ ئەم توندڕەوی و ئوسوڵیە دینیەت دابنن. ئەرکی سەرەکی حکومەتە ئایندارێک کۆمەڵایەتی و کولتوریەکەی جاران برەو پێبدات و کۆمەڵگا لە وتاری توندڕەوان و مەلا توند ئاژۆکان بپارێزێت.